وتوێژەکانی ئاشتی لە ژنێڤ ڕۆژی دووشەمە دیسان کەوتنە ئاڵۆزیەکی ترەوە پاش ئەوەی نوێنەرانی ئۆپۆزیسیۆنی سەرەکی ڕایانگەیاند ئەوان بەشداربوونی خۆیان دوادەخەن هەتا ئەو کاتەی حکوومەت قایل دەبێت بە تاوتوێکردنی دامەزراندنی حکوومەتێکی کاتی لە دیمەشق. ئەمڕۆ بەرگوێمان کەوت خۆشم بیستم لە کۆبوونەوەکەدا لەگەڵ شاندی ئۆپۆزیسیۆنی سەرەکی سووریا کە خواستی دواخستنی بەشداری فەرمی خۆیانیان هەیە لەم کۆبوونەوەیدا. ئەمەش وەک نیشاندانی ناڕزایی و نیگەرانی خۆیانە بەرامبەر بە کێشە مرۆڤایەتیەکان، هەروەهاش ئەو کێشانی پەیوەندیان بە ئاگربەستەکەوە هەیە. بەڵام دەژڵێن هەتا کۆتایی هەفتە لە ژنێڤ دەمێننەوە بۆ توێژی نافەرمی. لەگەڵ بارودۆخی مرۆیی و هێرشەکانی حکوومەت بۆ سەرمان و پێشەکاری ئاگربەستەکە و بەردەوامی گەمارەکان و ڕێگری لە گەیشتنی هاوکارە مرۆیەکان، هەروەها بەردەوامی حکوومەت لە دەستگیرکردنی خەڵکی، ئەمانە هەمووی کار دەکاتە سەر دانووسانەکانی ئاشتی و ئێمە پێویستمان بە وەڵامێکی ڕوون و ئاشکرا هەیە دەربارەی ئەجەندای و توێژەکان و گواستنەوەی سیاسی لە سووریا. هێزەکانی سەرهەڵداوان ڕۆژی دووشەمە هێرشێکیان دژ بە هێزەکانی حکوومەت کردەسەر لازقیە و دەڵێن وەکو تۆڵەسەرنەوەیەکە بۆ سەرپێچیەکانی حکوومەت لە ئاگربەستەکەی مانگی دوو. ڕۆژی شەمەش بەهۆی هێرشێکی حکوومەت بۆ سەر حەلەب بەلایانی کەم 11 کەسی مەدەنی کوژران و دەیان کەسیش بریندار بوون. ئەمەش زۆرترین ژماری قوربانیان بووە لە هێرشەکاندا لەو کاتەوەی ئاگربەستەکە هاتۆتە ئاراوە. هاوکات کۆمیتەی باڵای دادوەری سووریا ڕۆژی شەمە ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردنەکەی 13 مانگی ڕاگەیاند کە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتدا ئەنجام درابوو و تایدا دادوەر هیشام ئەلشاعر نێوی کاندیدە براوەکانی بۆ پەرلەمانی 250 ئەندام خوێندەوە و گوتی ڕێژەی بەشداربووان لە سەدا 57.56 بووە. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا.